بۆ تا ئێستا ئێمە خۆمان نەبووینەتە خاوەن دەوڵەت و کیانی سربەخۆ خۆخۆری خۆمانە یان دەوڵەتانی دراوسێ هۆکاری. ئایا یەک ڕیزی و یەک هەڵوێستی لە ناو هێزە سیاسیە کوردیەکاندا هەیە یان ئەمانە تەنها دروشم و قسەی باق و بریقن؟ ئایا کورد ئازا و جەربەزەن یان سەرکردەکانی لە شەڕەکاندا هەڵدێن و ڕادەکەن؟ بەڵام هەر کوردیش نەبووە بە درێژایی مێژوو دوژمنەکانی خۆی خستۆتە سەرچۆک. بەڵام جاشایەتی و بوون بە پیاوی دوژمنیش لە ناو کووردا هەمیشە هەبووە و هەیە. ئایا حیزبەکانمان کوردایەتی دەکەن یان زەردایەتی یان سەوزایەتی یان میلیەتی یان هەموو ڕەنگەکانی تر دەکەن؟ تەبا و ناتەبا شەوی چوارشەممە کاتژمێر 8:05